لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەبارەی هەڵسەنگاندنی ڕەوشی تەندروستی هەرێمی کوردستان و گرتنابەری ڕێکاری نوێ کۆبوونەوە لا کۆبوونەوەکەدا بڕیاردرا هەر کەسێک ماسک نەبەستێت سزا بدرێت. کردنەوەی خاڵە سنووریەکان بە مەرجی هەبوونی سەنتەری پشکنین و لەمە و دو هاوڵاتیان دەتوانن گەشت بۆ هەر یەک لە وڵاتانی ئێران و تورکیا بکەن. هاوکاری هەمەلایەنە لەگەڵ حکوومەت بۆ پابەندبوون بە ڕێنماییەکانی خۆپارێزی لا بازاڕ و شوێنە گشتەکان. جەخە لەسەر چەند خاڵێکی گرنگ کرا، یەک لەوانە کە دەبێ حکوومەت و بە هاوکاری هەموو لایەنێک پابەند بن بە ڕێنماییەکان و بەردەوام بن لەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەوارەی خۆپارێزی لە کۆڕۆنا پابەند بن بەردەوام بن و هەندێک بابەتی گرنگ بەڕاستی تەکید کرایەوە مەسەلەی پابەندبوون بە بەستنی ماسک و ئەو بڕیارەی کە پێشتر لە لیژنەی باڵای کۆڕۆنا و هەروەها ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ دەبێ سزای نەبەستنی ماسک ئەبێ جێبەجێ بکرێ و هەر کەسێک ئەگەر ماسک نەبەستێ ئەوە سزا دەدرێ بە پێی هەندێک ڕێکار کە دوای ئەوە لە ڕێگای وەزارەتی ناوخۆ و پارێزگاکان ئەم میکانزمە دادەندرێت. لەبارەی پرۆسەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان دکتۆر ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند بەپێی بڕیارەکانی پێشوو خوێندن بە شێوەی ئاوێتە دەبێت و تیشیان سیستەمی خوێندن زیانێکی زۆری بەرکەوتووە بەڵام نەیانهێشتووە پرۆسەی خوێندن تیا بچێت و خوێندکاران زیانیان بەربکەوێت. ئێمە لە پێشنیار ڕێزمان کردەوە لە کۆبوونەوەکانی ڕابردە بۆ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ئەنجومەنی وەزیرانیش کۆمپلێتی پێشنیارەکەی ئێمەی پەسەند کرد بەوەی کە خوێندنی ئەم ساڵ جوودی هەموو جوودی بکەنێگەڕەوە لەو ساڵی کارنیان بکردنی بفۆتی وە پرۆژە پێشنیارەکانی خۆمان ئامادە بکەین پلانمان ئامادە کردێمان دوای ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران هاتینەوە لە ئەنجومەنی وەزارەت کۆبوونەوەمان کرد کە بڕیار بدە لە چوارچێوەی سەربەخۆیی ئەکادمی و کارگەری زانکۆکانە لە 20 هەتا وەکو 4 ئەم ساڵ زانکۆکان ئامادەکاری بکەن بۆ ئەوەی دەرگای زانکۆکان بکەینەوە بە ڕۆژی قوتابیان و خوێندکارانی خۆشەویستی کوردستان. لەو هەلومەرجەدا بە دەرفەت ێزانمەوەیە ئێمە سیستەمی بلێندی لێردینمان کەلەنی کردەوە. سیستەمی بلێندی لێردین بە کوردی دەبێت سیستەمی ناوێتە لەنێوەی ئەنی سیستەمەکە هەم ڕێعایەتی هەندێک مەسائلی ئەلکترۆنی دەکات کە ئەلکترۆنی دەکات و هەندێکیان ناو کەمپەسەکانەوە لێو شوتمان و لەسەر شوێنی تەطبیقکردنی ئەو لەوێت بۆ خوێندنی ناو کەمپەسە ئەو لەوێت بۆ کردنەوەی دەرگاوی زانکۆکانە بۆ خوێندکاران و قوتابیانی خۆشەویستی کوردستان ئەو دەرسانەی کە گرنگن کە بەناوبردین لە ناو زانکۆکان خوێنرێ ئەو دەرسانەی کە تەطبیقی و پراتیکی دیسان لە ناو زانکۆکان خوێنرێ کیوز و ئەساینمنت و امتحانان هەمووی لە ناو زانکۆکانەگرێ ئەو دەرسانە شەمینەوە ئەنمالاوەکین وە سیستەمەکە بەجارەدا کە بە ئۆنلاین ئەلکترۆنی بخوێنێت سەمبە ئەلکترۆنی ئەوانە جێبەجێ دەکەین. لەبارەی خوێندن لە کەرتی پەروەردەدا وەزیری پەروەردە ڕایگەیاند لە شارەکاندا خوێندن با شێوەی ئەلکترۆنی دەبێ و بە بەردەوامیش وانەکان لە ڕێگەی تەلەڤیزۆنیەوە پەخش دەکرێت. خوێندنیان شێوەیەکی ئاسایی لەناو خۆر بەڕێوە بچێت ئەویش بەهۆی کەسبایەت قوتابیان هەنگەمە یان بلوتی گەیشتنی تۆڕی ئینتەرنێت بۆ ناوچانەکە. بڕیارەکەی ئەوڕۆ کە یەکێک لەو خاڵانی لە بواری پەروەردە وەلای گرراوە بریتی بۆ لەوەی کە تاریخی ئامۆزا ئەو کۆلانی کە کراونەتەوە جارێ بەردەوام بی بۆ کۆبوونەوەی ئامۆزا جەنابی وەزیری تەندروستی بەرمەبنای ئەو داکانەی هەردوو لامان بە هەماهەنگی ئێمە هەموو وەزارەتی پەروەردە بە ڕێگەی پەروەردە و قوتابخانەکانمانەوە هەموو وەزارەتی تەندروستی بەرمەبنای ئەو داکانە لە کۆبوونەوەی ڕۆژی ئامۆزا و هەروەها هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی بەڕیاری نوێ ئەوەی پێویست بێت سەبارەت بۆ پرسیارەی کە هەسێمە کە هەندێک قوتابخانەی ناحکومی و کاران بۆ بەڵام قوتابخانەی ناحکومی لە هەولێر و سلێمانی بەڵام ژمارەکان کەمە ئاگادارمان کردنەوە کە هیچ ڕێگان پێ نادرێت قوتابیانی پۆلەکانی دیکە بەرنەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن هەمویان 4 تا 5 قوتابخانە بوو ئاگادارکراونەوە ئەمڕۆ ئەوانەی هەولێر پرۆسەکان ڕابردوو پرۆسەکێ بە شێوەیەکی گشتیوە چۆن لە ناوەندە حکومیەکان هەیە لەناو ناوەندە هەیەکانی بە هەمان شێوە بەڵام قوتابخانە نەوەکەکان جیاوازن ئەوان تاقیکردنەوەی ساتوون ساتوو تاقیکردنەوەی تایبەتیان هەیە مامۆستای تایبەتی خۆیان و مەنهەجی خۆیانیان هەیە بۆ ئەو قۆناغانەیەوە وەزارەتی پەروەردە ڕێگەمان پێداوە بۆ ئەوانی کە تاقیکردنەوەی ئینتەرناشناڵیان هێنێت بۆ وەزیان هەیە لەناو
بەپێی ئامارەکان ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستاندا لە هەڵکشاندایە و بڕیارە لە 1/11 جارێکی دیکە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆ ببێتەوە و بەپێی دۆخی تەندروستی بڕیاری نوێ دەربکات. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.